بە بۆنەی هاتنی جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە ڕێژەیەکی زۆر لە گەشتیاران ڕوویان کردووەتە ناوچە گەشتاریەکانی پارێزگای سلێمانی. وتەبێژی بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سلێمانیش دەڵێت نزیکەی 50,000 گەشتیار هاتوونەتە شارەکەوە. هاوکات خاوەن ئوتێل و میوانخانەکانیش بازاڕیان بوژاوەتەوە و هەموو ژوورەکانیان پڕبوون لە گەشتیار، خۆیان وتنی قەپات بوون. بەو هۆیشەوە ژمارەیەکی زۆر لە گەشتیاران بە ئەستەم شوێنی مانەوەیان دەست کەوتووە. وەڵی بنسبەت ئیشەکەمان یعنی زۆر باشە، ئوتێلەکەش یاخوا بە زیادت قەپاتە. ئەو خەڵکانەی کە لێرەش زۆربیانە توانین بڵێن لە سایان 90 خەڵکی بەغانەی ناوەڕاستن. وەڵی هەموو جەژنێ باشە و میوانەکان بەڕاستی یعنی کە ئێنش کەم ئێمەش زیاتر پرسیایی لێکەن، ئێمە ئەڵێن ئێمە بە سلێمانی مرتاحین، ئێمەش بە ئەوانە مرتاحین کە بێن یعنی حزمان لێ ینی ئیشمان هەبتن و ئێمە کۆنتاکمان هەیە لەگەڵ گرۆپە گشتیارەکان. ئیتر پێش ئەوەی بێن تەلەفۆنەکەن حەجزەکەن، ئێستا گرۆپێکمان لێرە هەیە ئەوەش ینی پاسە پێش ئەوەی بێن حەجزەکەن و ئێم بۆ ئێرە. کۆمپانیا گەشتیاریەکان ڕۆڵی ئەرێنی و باشیان هەبووە لە هێنانی گەشتیاران و دابینکردنی شوێنی مانەوە بۆیان. ئەو گەشتیارانەی سەردانی سلێمانی و هاوینە هەوارەکان و سەیرانگاکانیان کردووە سەرسام و دڵخۆشن و باسیش لەوە دەکەن کە جارێکی دیکە سەردانی سلێمانی دەکەنەوە. هاوکات بەشێک لە گەشتیاران خەڵکی شارەکانی تری هەرێمی کوردستان و لە ماڵە خزمەکانیان ماونەتەوە و سەردانی هۆتێل و میوانخانەکانیان نەکردووە. وڵای وەک ئێمە مانگێکی خۆشمان بەڕێکە وەک مانگی ڕەمەزان، وڵای دوای ڕەمەزان نەخوا بە زیاد بێ سلێمانی شارێکی خۆشە، هەموو کەسێکەوە نازانێ وڵای خزمەتکاری زۆر شەن، یعنی لە پێش ئاسی منان لە من بەرەسەرشە. وەک گەنجێکی خۆم زۆر ڕازیم، یعنی ڕازیمەوەی زیاترشە لەمە. وڵای شارێکی خۆشە زۆرش سێمەگە شارێک خۆشنی لە کەرکووکەوە هەموو کیلۆمەترەمان بڕێ بۆ شاری کوردستان. جەژن پیرۆزی لە برای پێشمەرگان جەژن پیرۆزی لە 4 پارچەی کوردستانەکەم. بەڕاستی شارێکی خۆشە سلێمانی. من وەک شاری گەنجێکی کەرکووک هاتممە بۆ ئەو 3 ڕۆژە لە مای ببینم. الحەمدوللا شوێنێکی خۆشە و شوێنێکی خۆشە، بەڕاستی خۆشە. باپی ئامارەکانی بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سلێمانی ژمارەی گەشتیارانی سلێمانی لە هەولێر و دهۆک زیاترە. پێشبینی ئەوەش دەکەن تا کۆتایی هەفتە ژمارەکە بۆ 6,000 گەشتیار بەرز بێتەوە. هاوکات لە سلێمانیدا 6 هۆتێل و 85 مۆتێل بۆنیان هەیە و سەرجەمیشیان لە ڕۆژانی جەژندا بەڕووی گەشتیاراندا کراونەتەوە. بەڵام بەهۆی زۆری ژمارەی گەشتیارەکانەوە بەشێک لەو گەشتیارانە شوێنی مانەوەیان بۆ نەماوەتەوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.